نزیکەوە گەداری خەمی وڵاتیانی چەندین گەڕێکی هەولێر بووم کە گرفتی کەماویان هەبوو. هاتوو باسی پرۆژەیەکی گرنگ و استراتیژی بکەم، پرۆژەیەک کە بۆ تا فریادڕەس. ئێستا پرۆژەی فریاگوزاری خێرا پرۆژەیەکی گرنگ و استراتیژیە، نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان، بگرە لەسەر ئاستی عێراق. لە قۆناغی یەکەمیدا هەزاران خێزان لە کێشەی کەم ئاوی ڕزگاریان بوو، زیاتر لە 256 بیریش لە هەولێری پایتەخت بە تەواوەتی قەبات کرا. ئەوەی کە گرنگ و ماوەتەوە قۆناغی دووەمی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێرە کە زۆر بەچڕی کاری لەسەر کراوە و زۆربەی کارەکانی تەواو بووە و لە ئایندەیەکی نزیکدا دەخرێتە خزمەتی هاوڵاتیان. بەمەش تەواوی کێشەی کەم ئاوی هەولێری پایتەخت تا 30 ساڵی داهاتوو چارەسەر دەبێت. دەمەوێت لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵێوەین بۆ دانانی بەردی بناغەی یەکێک لە پێویستترین و گرنگترین پرۆژەکانی کوردستان. لە نزیکەوە گەداری خەمی وڵاتیانی چەندین گەڕێکی هەولێر بووم کە گرفتی کەماویان هەبوو. پارێزگا و شارەوانیەکان هەموو هەوڵێکیاندا تاکو و بە ڕێگای جۆرە و جۆر ئەو بام گەڕەکانە دابین بکەم. کەم ئاوی کێشە گەورەکەی چەند ساڵەی ڕابردووی هەولێری پایتەخت، بەڵام لەسەر بڕیار و ڕاستپاردەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر وەک فریادڕەسێک لە قۆناغی یەکەم لە پێش وادەی خۆی و لە ماوەیەکی زۆر کەمدا بووە پرۆژەیەکی نمونەیی و خرایە خزمەتی هاوڵاتیانەوە. ئێستا هاتووین بزانین شێوازی کارکردن لەم پرۆژە تاقانەیە چۆنە، هەر لە بەشی وەرگرتنی ئاوەکەوە تا دوا قۆناغ کە هاوڵاتیان بەکاری دێنن. دوای ئەوەی کە قۆناغی یەکەم بە سەرکەوتووی کارەکانی تێدا تەواو کرا و ئەنجام درا، ئێستا کار لەسەرەوە کرد لە پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر. کار بۆ ئامادەکاریەکانی قۆناغی دووەم دەکرێت. ئێرە دەستپێکی پرۆژەکەیە، یعنی بزانین چۆن سەرکاری لەسەر دەکرێت. لەگەڵ جەنابتانە دەمێ بزانم چۆن ئەو ئامادەکاریانە چێک کە بۆ قۆناغی دووەم ئەنجامتان داوە. بەخێربێن. لە بۆ قۆناغی دووەم یەکەم جار دەبی لە زێ ڕادست پێ دەکاتن. ئێرە پرۆژە فریاگوزاری بەشی وەرگرە، بە ئینگلیزەکە پێدە ئینتێک. لێرە بە چەند ستێپێکدا دەڕاتن، تقریبان 2 لۆ 3 ستێپە مین ستێپ. و یەکەم خوتووە کە تێدەپارتن سکرینی یەکەمە کە 50 ملی مەتر زیاتر لێ تێپار نابێتن. دوایە سکرینی دووەم دێتن کە 25 ملی مەتر زیاتر لێ تێپار نابی. دوایە بان سکرینمان هەیە ئەو 5 ملی مەتران، هەر شتێک هەر شتێک لە ناو ئاوەکەی لە 5 ملیمی گەورەتربی ناستە ناو بەشی دووەممان. ئێوە چۆن دەری دێنن ئەگەر شتێک بەردێک خۆڵێک نازانم بڵێ ئێمە 3 سکرینمان هەیە، ئەوان هەر سکرینە و حاسە و شتی خۆی هەیە، هەر یەکەیان زیاتر لە 5-6 حاسەی تێدایە. لۆنە باڵانسی بینی ئاوی پێش سکرینەکە و پاش سکرینەکەی بە حساس بە ڕادار یان ئەڵتراسۆنیکی پێدەرێن. ئەگەر جیاواز بوو لۆنە ئەوە کەمتر بی بڵێن پێشەوە زیاتر بلەی پشتەوە دەکا پیساتی هەیە، ڕێگر هەیە لۆی ئاو بستە لایەکەدی ڕازی ئیش دەکا. یانیش وەما کردێ ئەگەر ئەوهاش نەبوو هەر 12 سەعات جارێک بەخۆی ئیشکاتن. دەری دێنێت وەنیە؟ بەڵێ دەری دێنێتن. بڵێن ئەو دەوەکەی دەستا خوارێ، بەڵێ ڕای دەچێشتن دەیهاوێتە ناو حاویەکەی.
ینی ئەو ئاوا بێجگە لە فلتەرکردنی بە خاوێنی دەچێتە ناو پەمپەکانەوە بالضبط باشە قۆناغی دوای ئەوە چییە؟ قۆناغی دوای ئەو دەستە ناو حوزەکەمان لە بنەوە بڵێن ئاوەکان حاضر دەکرێن لۆ ئەوەی بە پمپ زیاتر لە 20 پمپەیە دە لاینی A دە لاینی B لە لاینی A ئێستا کە ئامادەکاری دەکەین یەک پمپمان ئیش پێکردە لۆ ئەوەی بزانین کە هەموو ڕێڕەوەکە و شتەکانتەوە بۆ خایانکردن و بزانین کە هەر شتێک هەیە یاننا هەتا دەگاتە ناو بەشی گایەنزی. هی قۆناغی یەکەم چەند پمپان هەبوو کە ئێستا ئیشی لەسەر دەکرێت؟ قۆناغی یەکەم بە کاملی 20 پمپە دە پمپ بە دە پمپ ئیش دەکاتن دەتانین هەندێکی دەکەین ئێستان باوجە حەسب ئەوەی کە داوا دەکرێتن چەند کیوبیان دەوێت چەند کەعبیان دەوێتن لێیان بنێرین لێیان دەنێرین حەسب ئەوەندە ماتۆڕەکان پێ دەکەین یان دەکوژێنین. باشە مێسا ئەم کاتە بۆ نمونە قۆناغی یەکەم چەند ئاو دەنێرن بۆ بەشی مەسەرن فلتەرەکان؟ لە بۆ بەشی گایند ئێستا لاینی بی کە کامل بە تەواوی ئیش دەکاتن زیاتر لە 8,000 مکعب کە هەر مکعبی دەکاتە 1000 لیتر دەنێرین لە بۆ گای کاتژمێر لێک کاتژمێرە بەڵێ پرۆسەکە هەمووی بە تەواوەتی چۆن دەڵی بە ئامێری پێشکەوت و لەژێر چاودێری خۆتانە؟ بەڵێ هەمووی لە بەڕێی بڵێن حساس و ئامێری پێشکەوت و پمپەکان هەموو بڵێن حساس و شتی خۆیان تێدا یعنی هەر شتێک بە سیستەمە 24 کاتژمێریە؟ چار کاتژمێریە سێرڤس بزە هەموو شتێک 24 ساعت دەبی داوام بکرێت لێرە لێر ڕاوەستانی نییە. وەرگرتنی ئاو بە کۆمەڵێک پرۆسەدا دەڕوات. یەکێک لە بەشە گرنگەکانیشی فلتەرکردنی ئاوەکەیە کە بە ڕێگایەکی سەردەمیانە و پێشکەوتوو ئاوەکە فلتەر دەکرێت. تایبەت بە پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر ڕەنگە زۆر کەس دیوی دەرەوەیان بینی بێت نازان لە ناوە چ کارێکی تێکراوە کارە گرنگەکان هەمووی لە ناوەیە ئێرە بەشی فلتەرکردنی ئاوەکەیە لەگەڵ جەنابتانە دەمێ بۆم باسکەی پرۆسەکە چۆن لەم بەشەیە کاری لەسەر دەکرێت. بەڵێ پێشەچی بە خێراتی کەناڵی کوردستان بیستار دەکەم ئێستا ئەو پرۆسەیەش یەکێکە لە پرۆسەکانی خاوێنکردنیان یعنی پاش تێپەڕبوونی ئاو بە چەند پرۆسەیەک وەکو پرۆسە پریفیلمیانی با بڵێن نیشتنی سەرەتایی پاشەوی تێکردنی موادی کیمیاوی سلفات ئەلەمنیۆم و زارشکە نیشتن پاش ئەو پرۆسانە دێتە شوێنێک پێڵێن فلتەر ئەوە بینای فلتەرە ئێستا لە ژێرەوەینا لە ژێرەوەی بینای فلتەرین پێدەن گەلەری فلتەرە فلتەر با بڵێن پاشەوەی ئاوەکە ئامادە دەکرێت و وەکو بڵێ ینی بە پرۆسەس کیمیایی گرمۆڵە دەکرێت پێتە شوێنێک پێدەن فلتەر پێک دێت لە سنسینێک ئەو ئاوە بەناو ئەو چینانە داڕوە ینی کەرەستەیەکە پێڵێن قومی فلتەر ئەو قومە تایبەتە کوارتزە ینی 1970 دەبێت شوشە بێ ینی شتێکی زۆر تایبەتە و با بڵێن حەزمێکی زۆر وردیشی هەیە لە 0 لە 1 ملیمەوە هەتا 0.6 ملیم ئەو بەرزی هەفتا ئەو ئاوە بەناو ئەو میدیایەدا دەڕوە هەرچی موادێک هەرچی کەرەستەیە کە پێشتر لە بەشەکان کە نەنیشتی بێ لێرە دەیگری وەکو بڵێ لە ئاخیر لە کۆتایی ئاوێ دەردەچێت ساف بێ هیچ شەوایبێک بێ هیچ گەردیلەیەک ئاوێکی خاوێن پاشەوی بەس پرۆسەی کلۆرینگ دەکرێت کلۆری تێ دەکرێت ئاوەکە ئامادە دەبێت بۆ خواردنەوە. لە دوای کلۆرکردن تەواو ئاوەکە دەچێتە پێما بێ دەچێتە ناوە و خەزانانی سەرەوە ئەنجا دوای دابش دەبێت شێوازی دابشکردنەکەی چۆن دەبێت؟ بەڵێ پاشەوە ئاوەکە لە لێرە فلتەر دەکرێت دەست شوێنێک کلۆری تێ دەکەن ئەمبارێشکە هەیە لەوێ بە ترومپایە بە سیستەمێ سێتێک ترومپا ئاوەکە دەنێردێ بۆ خەزانی سەرەکی کە لە سێبیرانە لەوێ دابش دەبێت لۆ 4 ئەمبار هەر ئەمبار و بۆ بەشێکی هەولێر ئاو دەنێرێ ئێستا با بڵێن حالیان بەشی دوو لەژێر کارکردندا کە ئاو دەگەینێت لە شەقامی ڕەشچینەوە تا شەقامی کۆیە دەرەوەی 120 لە گەڕەکەەکە تێستان کردووە؟ بەڵێ ڕۆژانە وەکو گوتم 100 تست و 100 تا 150 تست ئاوی قۆناغی دووەم بە بۆریەکەیە؟ قۆناغی دووەم ئێستا لە قۆناغی دووەم داینە قۆناغی دووەمیش 3 هێڵە هێلێکمان تست کردووە ئێستا با بڵێن هێلی ئەوە هێلی ئەیە ئێستا لەژێر کارە هێلی بێ لەژێر کارە هێلی ئەی ئەو ڕۆ دەست بە ناردنی ئاو دەکەین هەر هەمووی
ئینشاڵڵا مانجێ ناوە تەواوی پرۆژە ئەگەر مانجش نەوی مانگونی وشکە تەواوی پرۆژە تەواو بۆ ئاگەیشتە هەموو شوێنەکانی هەولێر. کەواتە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەر دەبێت ینی بۆ خەڵکی شاری هەولێر ئەڵە کەمتر لە مانگێک هەموو ئامادەکاریەکان دەکرێت دوایەوە بڕیاری لەسرە درێ ئەویش وەکو قۆناغی یەکەم بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. شتێک لەم پرۆژەیە زۆر باسی لێوە دەکرێت لایانی ئۆتۆماتیکێتەکەیەتی پێشکەوتویەکەتی ئێستا کە لەگەڵ جەنابەداتم دیقەتێکێک لەو شاشانەماندا جاگە برادران هاوکارمان بن دەمێت جەنابەت باسی شتێکی لەم بابەتانەمان بۆ بکەی یانی ئەمە هەموو پرۆسەکە چۆن لەی دیجیتالیە چۆنە سیستەم ئەمە چ سوودێکی هەیە ئەوە پێ دەڵێن تێربیلیتی ینی شێلواتی ئاو بابلێن هەر فلتەرێک هەر خانەیەک شاشەیەک خۆی ئێستا بڵێرە پۆین سێ پۆین چارە یعنی بە ستاندەری زیانی تا پێنج مەسموحە ئەوە حسابکەن یەکیش نییە ژێرەوەی پۆین چوارە ینی بە ستاندەرێکی زۆر بەرز ئەو فلتەرێکیان پۆین چارە پۆین شەشە یعنی هەمووی لە ستاندەرە و لە ڕێژێکی زۆر ینی بە پرۆژەکەمان بە زۆر بە کوواڵتێکی بەرز کار دەکات ئەو ئاوا زۆر کوواڵەتی بەرزە لە ئەوانەی ناو توی بە پلاسکەکان زارێ لای هێرو ئەوە ماوەی کیمیاوی پلاستیکە ئەوە ینی خوا نیعمەتێکی گەورەی لەگەڵکردن زێی گەورەمان هەیە زێی گەورە و ڕووبارێکی زۆر خاوێنێ بە ینی ئەگەر بین مقارنە بکەین بە هەموو ڕووبارەکانی عێراق خاوێنترین ڕووبارە و ینی مەسادرەکانیش ئەو بەفر و بارانەی کلای خۆمانە ئینشاءڵڵا ئەو ساڵە بەرەکەتی دەکەوێتە ناوێ زیاد دەبین. پێش ئەوەی ئاوی ئەم پرۆژەیە بگاتە دەستی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی لە ڕێگای تاقیگەیەکی پێشکەوتووەوە چەندین پشکنین بە باشترین ئامێری سەردەمیانە ئەنجام دەدرێت. طبعاً هەر پرۆژەکە خۆی گەورە و گرنگ و استراتیژی نییە ئەو تاقیگانەشی کە بۆی دروست کراون بەڕاستی جیاواز و تایبەتمەندی خۆی هەیە یعنی بێ هاوڵاتیانەوە بزانن کە ئەو ئاوی ئەوان بەکاری دێنن بە چه قۆناغێکدا دەڕەوە چی لێ دێت چۆن بەکاری دێن نەگەر تەماشاکە ئێستا تیمێکی شارەزا زۆر بە چڕیکاری لەسەر دەکەن ینی زۆر بە شێوازێکی ئەکادمیانە زانستیانە ستانداردانە بە هەر دەستپێک لەگەڵ جەنابەتەوە بکەم ئەو ئاوا کە دێتە ئێرە بۆ پشکنین لە تاقیگەکەوە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن. وڵی ئەمە ڕۆژانە تاوان تیمێکی مدربمان هەیە بەڕاستی سامپڵ دێنین لە ناو شاری هەولێر ئەو شوێنانێک کە بڵێن تایبەتە بەو پرۆژەی خۆمانەوە چەند وێزگەیەکمانیان نزیکەی تقریبان هەر وێزگەی ئستەحالەی نیش دەکات لەگەڵ دوو بۆستەر ڕۆژانە جدولماندانەیە تیمان دەرەچێ سامپڵی دێنین ئەو سامپڵانە کە دێنین فحوساتی کیمیاوی بایۆلۆجیان بۆ دەکەین هەر سامپڵێک نزیکەی 17 فەحسی زیاتر بۆ دەکەین 13 فەحسی کیمیایی بۆ دەکەین باقی بایۆلۆجی بۆی دەکەین سر ئەمە لەبەر نقاتەکانمان ئەوەندەیە جارە فحوسات هەرەوەندە دەکەین بەس ئەگەر لاینی دووەم تەواوێ ڕۆژانەوانە 20 سامپڵی بێنین. مەرجە ستاندارەکان چین لە تاقیگەکانە ینی ئێوە لێرە ئەوانە ئەنجامەدەن؟ بڵێ هەموو زۆڕوریەکەین تێستەکان بە جوایین دەکەین ئەو ستافەی کە لێرەش هەموو تەدریبی خۆی کردێ کاتی خۆی لە ئاوی هەولێر لە مختبەری ئاوی هەولێر تدریبی کردێ بە شێوەی جوان ئاوە کەشمان لە زمانی ماسەفاتەوە الحەمدولای کێشەیەکی نییە. ئاوێکی ستاندار بۆ بەکارهێنان ئەبێت چی بێت یعنی تایبەتمەندەکان چی بێت؟ دەبێت کلۆرینشن کرابێ کلۆری تێدابێ لە فەحز دەرچێ پاژێک کە سامبڵەکە دێ فحوساتی وەکە کیمیایی و فیزیایی و بایۆلۆجی ڕۆژی دوایی دەتوانین نتیجەکەی دەربێنی کە بزانانی ئاوەکە پاکی یا پاک نییە. الحەمدوللا دەوە تقریبا ماوەی 3-4 مانگەیان بەردەوامین هەتا ئێستا حەڵێکی وەمان نەیتێتەوە شاز بێت. ئەی چەند سامپڵ ڕۆژانە لە ئاوی پرۆژەکە وەرەگرن؟ لە پرۆژەکەی خۆمان بڵێن لە سێویران ڕۆژانە سامپڵی وەرەگرین یەک سامپڵ لێدێنین لێرەش تقریبا هەر لە کاتی دەوامەوە تا تەواو دەبین زیاتر لە 4-5 جاران سامپڵی وەرەگرین. ئەنی هەر چەند کاتژمێرێک جارێک؟ چەند کاتژمێرێک بەڵێ بە جۆرەی پێویست ڕۆژ وایە 4 سام ڕۆژ وایە 5 سامپڵ وەرەگرین ڕۆژ وایە سعاتێک بۆ سعاتێک وەرەگرین ڕۆژ وایە 2 سعات جار. ئەمە بۆچی ئەوە دەکەنەوە؟ ئێمە تابع دەکەین میزانی ماسەفاتی ئاوەکە کیمیاویان دەگۆڕێ یان ناگۆڕێ ئایا تێروتی بەرز دەبێتەوە پێویستی بە شەوی زیاترە ئایا ئاوەکە پێویستی بە کلۆری زیاترە ئایا بزان ئیسی کە ئاوەکەی چۆنە پێچی ئاوەکەی بەرز دەبێتەوە بۆی متابع دەکەین و خەبەری سەرۆی خۆمان دێن. پشکنینە کیمیایەکان چۆن لەی سەرەکیەکانی کامانن کێوە ئەنجامیەدەن؟
شکینەکە سەرچەکانی کە ئەوەی کە بڵێن سعاتەکان دەیکەین زیاتر بزانین شێلوتی ئاوەکەی چۆنە پێچی ئاوەکە چۆنە نسبەی کلۆرەکەی چۆنە ئایا بزانین ئیسی کە ئەلکترۆکۆندکتیڤ بزانین چۆنە ئەوانە بزانین گۆڕانکاوی بەسەر دەکرێت یاننا ئەوەی تریش فحوسات کۆمەڵە فحوساتشی بکەین لەو قایمەی دیارە ڕۆژانە ئێمە ئەو بەحثانی عادەی کە باسمان کرد ئەلکالانەتی کە پێی دەڵێن قاعیدیە تفتی هەرنێز دەکەین کالیسیۆم دەکەین مەگنیسیۆم دەکەین کلۆراید دەکەین کبریتات دەکەین سۆدیۆم دەکەین پۆتاسیۆم دەکەین نترات دەکەین مە ئیشی هەموو ڕۆژێکتانە ئەوە ئیشی هەموو ڕۆژێکە کە سامپڵێک ئەو فحوسانەی بۆ دەکرێت هەمووش لە ڕێنجی خۆیتی ئەوانە بازێکی لە خوار ڕێنجی خۆشی بی جاران لە ماڵەکەیە هاوڵاتیان بۆی ئاوێژی خاوێن خۆنەوە فلتەریان دەکڕی لە کۆمپانیا و شتەکان ئێستام ئاوەی کە دەگا بە ماڵان لە ڕێگەی ئەم پرۆژەی پێویستی بۆ فلتەرە هەیە ئێستا حالێن پێویستی بۆ فلتەرەی نییە چونکە ئێستا ئێمە لەو پرۆژەی خۆمان کە ڕۆژان فحز دەکەین تێروریتی کە پێدەن شێلەتی ئاو 0.5 یعنی ئەو ئەوانەی گڵاسی تقریبا 0.5 0.6 0.7 وان دەرەچێت بعض جاران یعنی دەبینکەوە بەرزترش دەبێتە ئیگلاسەکە یخۆمان زۆر باشتر یعنی ئاوی شوشەمان هەیە هی ئەو بوتڵەکانمان هەیە لەسەر ئەوانە ئەمە ئەم ئاوەش هەمانە و ئەوانەیە ئەو ئەوانەی کە بڵێن ئەوەی خۆمان ئێستاکە تەحزیر دەکرێت بڵێن لەو پرۆژێکەوە ئەوە ئامادە دەکرێت زۆر مواصفاتێکی باشە زۆر نزیکە لە ئاوی کانزایی کە سەحازە دەکرێت لە مەعمەلەکان ئەنی کەواتەمە چۆن لێ هەواڵێکی دڵخۆشکەرە تێچوێک بۆ هاوڵاتیانیش دەگەڕێتەوە چونکەوەی کە بۆندیسوەوان باسی دەکەن کە ئەم ئاوە چەنە پشکنینی بۆ دەکرێت ینی لە ستاندار لە ئاوەکان زایەکەش باشترە چونکە لێرە باشترینەکان هەم لە ڕووی توانای مرۆیەوە هەمیش ئەو ئامێرشتانە لە تاقیەکەدا تێدا بەکار دێنێت ینی پرۆژەکە پرۆژێکی گرنگ و استراتیژیە چ تایبەتمەندێکی تر هەیە ئەمە بدایەت کە دەستمان پێ کرد هەندێک ماڵەکانشمەوە دەگەر بزانین ئەو ئەوەی گاتە ماڵەکانی کوالێتەکەی چۆن ئەیا مەسەرەن لە بوستەرێکی بنەسڵاوە مەسەرەن ئاو دەدرێتە گەڕێکی بنەسڵاوە لەناو بوستەرەکە فحسمان دەکرد زین لەگە ماڵەکان چەند تاچە حدێک لێک نزیکن الحەمدلله ئەتی زۆر باش و لە زۆر لێک نزیکن و لە هزار سەب تا بەعمانەیە لە ماڵەکە مەسەرەن ئەگەر معاناتێک دەبێت لە گروپێکی بەڕێبراتی ئایا هەولێرن بەشدارم زار وایە مەسەرەن نسبەی کلۆتکە زیاد دەبێت کێشێک دەبێت زوو دەگەێنە شوێنەکەی بزان علاجکەین ئەم پرۆژەیە ئێستا بۆتە پرۆژەیەکی نمونەیی و یەکێک لە پرۆژە ناوەزەکانی حکومەت پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر ئێستا بۆتە پرۆژەیەکی نمونەیی و یەکێک لە دەستکەوتەکانی حکومەتی هەرێمی کوردستان تەواوی وردەکاری پرۆژەکە و وادەی تەواوبوونی قۆناغی دووەمی ئەم پرۆژەیە لەگەڵ بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتری لەبارەوە دەکەم پاژەوەی لە 15 حوتی ئەمساڵ لەلایەن سەرۆکوەزیرانەوە قۆناغی یەکەمی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا کرایە بۆ بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر ئەوەی کە دەبینی قۆناغی دووەمە و دەبینێ بە شێوەیەکی زۆر باش کاری لەسەر کراوە لەگەڵ کاگاری ئەم گفتوگوۆیە زیاتر دەکەم دەمێ بزانم شەو بوو بەبیرمێت چاوپێکەوتنەکەم لەگەڵ بەڕێستانە کرد بەڵام ئێستا هاتوینێتەوە سەر پرۆژەکە زۆر گۆڕاوە تایبەت بە قۆناغی دووەم گەیشتونەتە کوێ چۆن کارتان لەسەر کردووە کاکداری زۆر بەخێر بێن ئەو شەوەی کە باسی دەکەی هەستم کرد قیچەک بە درەڕاوچیە بوو بابەتەکە یعنی وەکو تەحەدیەک هاتە پێش چاوتان کە پرۆژەک بۆ سرعەتەی تاوا بیتن تاکید بەش یەکەمی پرۆژەکەی لە 15 هەفت تەواو بوو و زیاتر لە 40 گەڕێک لە شاری هەولێر جگە لە دارەت و بنەسراوە و کەس نەزانیش استفادەش زۆر باشیان کرد و 106 لە کێشە و گرفتەکانی هەولێری ئەگە زیاتریش نەبیتن ئەوانەی کە منتیقەی پێدەیان گوت هۆت سپۆتەکانی شاری هەولێر لە بێ ئاوی چارەسەر کرا و خۆتان شاهدی ئەو بابەتەنە هاوڵاتیان شاهدی ئەو بابەتەنە ئەوەی کە ئێستا کە دەکرێتن ئامادەکاریە لە بۆکردنەوەی بەشی دووەمی پرۆژەکەی کە ئینشاءڵڵا پێش لە ناو مانگی 11 ئەو بە 6 تاوا دەبیتن و محەتەکە توانایەکەی وەکو ئەوی دیزان کرایە دەگاتە 20,000 متر سێجا لە کاتژمێرێک 480,000 متر سێجا لە 24 کاتژمێر سەرڕایەوە کە گەورەترین پرۆژەیە گەورەترین پرۆژەیە لە کوردستان لەگەر ئەوەشدا بە وەختێکی زۆر قیاسی تاوا کرا کە ئەگە بەراوردی بکەی لەگە هەر پرۆژەشکە بەراوردی بکەی لەگەر هەر محەتەشکە لە هەر جێشکە لە دنیا بەو شێوازێک کە کۆنڤێنشیاڵە بە شێوەی کۆنکریتی بەو نوع ئەسترەکچەرە گەورە بەو هێڵە گەورانە بەو ئیشە
گەورەی کە کرایەکوانە مقارنە ناکرێتن و وەختێکی زۆر قیاسی کرایە. ئەم قۆناغیان دەچێت بۆ کوێ قۆناغی دوم چەند گەڕک دەگرێتەوە ینی چۆ دەگرێتەوە بێت طبعاً پرۆژەکە لە ڕێی 4 هێڵ ئەو بۆ شاری هەولێر دابین دەکاتن. هێڵەکیان ئەوەی کە ئێستا جێبەجێ کرایە تەنها یەک هێڵە. دوو هێڵی 1200 ملیمیمان هەیە لەگە دوو هێڵی 800 ملیمی. ئەوەی کە لە پازەی حەفت کراوە و ئاویدا ئەو گەڕەکانەی کەەوە لە دەری 120 لە زادەی ڕەشین و زادەی مەخمور و زادەی کەرکوب تاکو دەگاتە زادەی کۆێ ئەوە هێڵێکی 1200 ملیمی بوو 135 ڕۆژەکە بوو یان ئەو منتیقانێکەوە متهدە بوو. ئەوەی کە ئێستا کە دەکرێتن هەردوو هێڵی 800 ملیمیەکە کە لەسەر شەقامی 120 و بە هەمان شێوە لە زادەی ڕەشین و زادەی مەخمور و تاکو دەگاتە زادەی کەرکووک دیوی ژۆرێ ئاو دەداتن و هێڵی دووەمیش کە لە پێش مەتار دەڕواتن و دەگاتە زادەی ئەنکاوە تاکو زادەی دەگاتە شەقامی پیرمام ئەوەش بە هەمان شێوە دیوی ژۆرێ و دەرێ ئاو دەداتن و هێڵی سێمیشمان 1200 ملیمە بە پشت مەتار لە زادەی ڕەشین زادەی هەولێر دهۆک زادەی بەحرکە زادەی مەسی پیرمام تاکو دەگاتە زادەی کۆیە ئەویش دیوی ژۆرێ دەرێ ئاو دەداتن بە تەوابوونی ئەو بەشەی پرۆژەکە ئەو سێ هێڵە بە ئیش دەکەویتن کارەکانی تاوا دەبیتن و نیوەی محەتەکە ئێستاکۆ دەبینن ئامادەکاری نهایی ئەو ڕۆکە تێستی وێت تێستی پێدەرێن شوشتنەکان و خاوێنکردنەکانەوە شتانە دەگات ئاو دەگاتە محەتەی لە ئینتێکی ڕا ئاو دەگاتە ئێرانە هەموو حەتەکە تاوا دەبیتن هەم ئەو سێ هێڵەکەیت کەژ و ئامادەکاری دەکرێتن دەبۆ هایدرۆلیک تێست و بەشێکی شکرایە بە واستەی ئەو بەشێکە ئیش دەکاتن بەشێکی هایدرۆلیک تێستەکانی هێڵەکانیش کرایە ئەوانیش دەبیتە 100 بە تەوابوونی ئەو بەشەی تەواوی شاری هەولێر بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئیسپادە لەو پرۆژەی دەکات. چەند بیر بە تەواوەتی قەپا دەوێت ژمارە ئەو بیرانی تاکو ئێستا کە داخراون لە شاری هەولێر تقریبان گەیشتە نێژی 254 بیر و مستهدف ئەوەیە تەنها لەو شوێنەکە ئێستا ئیش دەکاتن تقریبان دەگەینە نێژی 300 بیر تاوان جەو دەگۆڕێتن بە تاکید بیرەکانیش زیاتر ئیشمان پێناویتن و لەگەرەوەش ئێمە وا دەکەین کەوە ڕێخستنەوە بکرێتن لەو شوێنانە چکە تاکو ئێستا من لەناو وەرزی هاوین ئاوماندا ئەم شوێنەکان دەوانەیە پێویستی بە ڕێخستنەوەجی دەبیتن. هەدەفی نهایی پرۆژەکەی ئەوەیە هەتا 1000 بیر لە شاری هەولێر لە سنووری بەڕێوەبەرکی ئاوی هەولێر بیرەکان دابخرێتن یان ڕابژیرێتن تاوان ئەو بیرانە کە ڕادەگیرێتن وەکو ئێمرجنسی دەمینێتەوە. کاگاری لانی سەیفتی لاینێکی زۆر گرنگە لە هەر پرۆژێکە بەدایبەتی لەم پرۆژە گەورە استراتیژیە لەم لایەنەوە ئێوە چه ئامادەکاریەکتان کردووە؟ زەمان بابەتی سێفتی لە ئیش و کارە هەندەسیەکان بابەتی سێفتی لە بابەتی ژینگەیی بابەتی سێفتی لە بابەتی مختبەرات و ئەوەی کە عیلاقەی بە سەحەتی خەرکدا هەیە بابەتی سێفتی لە دروستکردنی پرۆژەکەش لە ئیشکردنی پرۆژەکەش لە ئۆپەرێشن و مێنتینێنسیش ینی خبرەی تەواوی تیمە ئەندازەیەکانمان لەگە خبرەی تەواوی هەتا کۆمپانیاکێک کە لە دەرەوەش ینی کۆمپانیایی کەوە ئیشی ئینجینێرینگی کردیا کە بە سوپاسەوە باشترین کۆمپانیا دابین کرایەوە چەند پرۆژەیشکەشی لە کوردستان دیزاین کردیە و ئیشێسە کردیا ینی ئەو بابەتان هەموو معیار وەرگیرایە ئەگە لە ئینتێکی باسکەین ئینتێک دوو چەنەڵە دەکرێتن یەکە چەند بە 100 پرۆژەکە ئیش بکاتن ئەویت کە ڕاگیرێت لە خاوێنکردنەوەی پەمپەکانی ئینتێک وا دانرایە کەەوە 150 زیاد ئەگە یەکە چەند کێشەی هەبیتن ینی بە احتیادی سیت کە ئامادەیە لە بۆ ئیش بکاتن بەدیل هەیە بۆ بەدیل هەیە بڕێ هێڵی گواستنەوە دوو هێڵی گواستنەوەی 1600 ملیمێ لەناو ئینتێک و محەتە کە ئەوان ئەگە یەکە چەند کێشەی هەبیتن ئەویت کە دەتوانی ئیش بکاتن لەناو محەتەکەی یەک سیاجە بەرام بە تەواوەتی 100 دوو پرۆژەیە وا دروستکرایە ئەگە 10,000 یەکە چەند کێشەی هەبیتن لە هەر بابەتەکی 10,000 ئیش دەکاتن و هیچ کێشێکی نابیتن. قۆناغی دووەمی پرۆژەی فریاگوزاری خێرا زیاتر لە سەدانەوەی کارەکانی تەواو بووە بە نزیکانە وەکو قۆناغیەکە دەچێتە خزمەتی هاوڵاتیانەوە بە تەواوبوونی ئەم پرۆژەیە هەولێری پایتەخت دەباتە قۆناغێکی نوێیە پرۆژەیەک کەنەوەکانی ئێستا و داهاتوو دەتوانن ئاوا تەمەشای بکەن و شانازی پێوە بکەن چونکە ئەم پرۆژەیە
لایەن کۆمپانیایکی ناوخۆیی بە توانایەکی ناوخۆیی وە پاڵپشتێکی تەواوەتی حکوومەتی هەرێمی کوردستان توانرا لە ماوەیەکی کەمدا جێبەجێ بکرێت. ئەوەی جیاواز و تایبەتمەندە پرۆژەکە تاقانەیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان.